جوانانی واتان ئەینە و جوانانی واتان ئەی لە نعمەتدا بە قیمەت یەک بە یەک دوڕی عادە ئەی لە نعمەتدا بە قیمەت یەک بە یەک دوڕی عادە. بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرمونون لەگەڵ دیمانەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە. بەرنامەی ئەم جارەمان لێدوانە لەسەر شیعر و ئەدەبیات و خەبات و تێکۆشانی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستان، ئەویش حەسەنی سەیفولقوزاتە. بۆ ئەم بەرنامەیە میوانێکی ئازیزمان لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتووە کە ئەویش دکتۆر سعدی قازیە کە هەر لە بنەماڵەی حەسەنی سەیفولقوزاتە. بەخێر بێی دکتۆر. سوپاس دەکەم. هەروەها ئەم بەرنامەیە بە هاوکاری مۆزیسیانی خۆشەویست کاکە ئامانج غازی بە ئامێری عود بەشدارە لەگەڵمانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەخێر هاتن. سوپاس، دەست و خۆش بێ. بەڕێز دکتۆر سعد، بێگومان بەڕێزە وەکو لە بنەماڵەی حەسەنی سەیفولقوزاتی لەبەر ئەوە ئێمە ئەمانەوێ شتێک لەبارەی ژیان و سەرەتای ژیان و چۆنێتی پێکهاتی ئەم بنەماڵەیەوە بزانین گەر بتوانی ئەو لایەنەمان بۆ ڕۆشنکەیتەوە. ئەبولحەسەنی سەیفی قازی ناسراو بە سەیفولقوزات کەسێکی دیار لە بنەماڵەی قازیەکانی مەهاباد و مکوریانە. ئەو بنەماڵەیە لە بەر لە 500 ساڵەوە پێش لە باکووری وڵاتی ئێران ڕاهاتوونە ناوچەی مکوریان و لەوێ نیشتەجێ بوون. بەهۆی خوێندەواری و لێوەشاوەیی کەسی یەکەمی و بنەماڵەیە زۆوە میرانی مکری ئەوەیان بە دەرفەت زانیوە خۆستویانەتەوە و کاروباریان پێ ئەسپاردووە. هەروەها بەهۆی وەی کە ئەو کەسانی تری دواتری ئەو بنەماڵەیە کەسانی دڵسۆز و زانا و خوێندەوار و ئاینی بوونە جێگا متمانەی خەڵک و کاری دادوەری و قەزاوەتیان تقریبەن لە درێژەی 450 ساڵ هەتاو کاتێک کە دادگوستەری و شێوە مۆدێرنەکە لە دادگا و دادگوستەریدا دەمەزرێ ئیدارەی دادی وڵاتەکەماڵە قازیەتی وەکو بنەماڵە بۆیان ماوە. قازیەتی وەک بنەماڵە بە درێژایی زیاتر لە 400 ساڵ نەسل بە نەسل و جیل بە جیل ئەرچی ئەو بنەماڵەیە بۆ و بەڕێوەیان بردووە. هەرەوە ژوای کردو ببنە جێ متمانەی خەڵک. یەکێک لە تایبەتمەندەکانی تری و بنەماڵەیە کە ڕەنگە دواتر لە بەرنامەکەدا بچێ سەری هەوڵدان لە پێناو مافی گەل و ئازادی و دموکراسی و ئەو شتانەیە کە بە زۆر بەی جیلەکانی و بنەماڵەوە دیارە و یەکێکی هەرە دیاریشیان ئەبولحەسەنی سەیفی قازی واتە سەیفولقوزاتە. دیارە شاعر کۆمەڵێک مامۆستای هەبووە، دیارترینیشیان شاعیر وەفایی بووە. کاریگەری ئەم شاعیرانە لەسەر شعری شاعیر چی بووە؟ سەیفولقوزات کەسانی زۆر هەبوون کە کاریگەریان لەسەری بووە، دەگەڵیان ژیاوە لە سەردەمیواندا ژیاوە یەکەم جار و بەر لەویش. یەکەمیانم پێم خۆش ئاماژە بە حاجی قادری کۆیی بکەم. حاجی قادری کۆیی سەفەری کردووە بۆ سابڵاغ و بۆ ئەو دەوران بەرە. جودا لە سەفەرەکەشی بیرۆکە و شعرەکانی حاجی قادریش هاتوون. لە حاجی قادری پێش لە حاجی قادریش مامی خۆی مامی سەیف بە نێوی قازی لەتیف هاتووی ئەستەمبوڵی کردووە. یەکەم کەسن کە وەکو ڕۆژنامەنیگار لەگەڵ مستەفای شەوقی کە ماوەیەک لە ژیانیشی لە هەرێمی کوردستان با بڵێن لە باشووری کوردستان ژیاوە لەوانە کاریگەری وەرگرتووە. شاعیرانی تریە و سەردەمەش وەکو بەحست کرد وەفایی و لەویش حەریقی و میسباح و دیوانیش ئی سەردەمی و شاعرن. بەڵام ئەوەی کە وەکو بیرۆکە ئەمانە کاریگەریان لەسەر سەیف هەبوو ئەوانی باسمان کرد وەکو تێم وەکو جۆری بیرکردنەوە. بەڵام ئەوەی لە سەیفدا زۆر بەرجەستە و گرینگە خۆی ئەو ئاڵ و گۆڕەیە کە دواتر سەیف لە زمان و ناوەڕۆکدا پێچی دێنێ و هەر بەرهەمی و ئاڵ و گۆڕەشە کە هێمن لە کتێبەکەی خۆیدا لە پاشەرۆکدا باسی دەکا و وەک مامۆستای شاعیرانی مکریان ناوزەدی دەکا لە دوو ڕۆوە ئەو تایبەتمەندی پێدەبەخشێ. یەکەمیان لە ڕووی ئەوەی کە
ئەو زمانە باوەی کە ئەو کاتی زمانێکی با بڵێن حجرەیی و کۆمەڵێک دەستەواژە و وشە و زاراوەی لە زمانەکانی دیکە هاتبووە ناو زمانی کوردی سەیف ئەوانە دەرداوێ دێ زمان سادە دەکاتەوە. ئەمە یەک تایبەتمەندی بۆی کە بە زمانی خەڵک قسام بکە، بە زمانی شەقام و بە زمانی جوتیاران و بە زمانی ئەوانە قسە بکە بۆی کاریگەری زیاتر مەبەستیەوە بووە کە ئەم چینە بێنێتە ناو ساحات چالاکی کۆمەڵاتەکان و چالاکە سیاسەکان و چالاکە کەلتوریەکان ئەم زمانی بەکارهێناوە. ئەم شعری نەکردوتە پیشە شعری نەکردوتە پیشە ئەوەی کە زیاتر مەبەستی بۆ لە ڕێگەی شعرەوە هەندێک پەیامی خۆی بگەیەنێ یەکێک لە پەیامەکانی جوانکردنەوە و ڕێخستنەوەی زمانە. بەڵێ ئەو ڕۆنگە زمانیە زۆر جێگای سرنجە بە بڕوای من کە ئێمە وەختێک دەڵێن نوێگەری لە شعردا لەکوێ دەست پێ دەکا جێگای خۆیەتی سەیف بە دەستپێک و مامۆستای ئەو ڕێباز و ڕێچکەیە بزانین بۆ وەک بەحسم کرد لە زماندا زمان سادە دەکاتەوە لە هێنانی کۆمەڵک دەستەواژە و مەفاهیم و چەمک و تێگەدا کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە بەحسی دەکات بۆ یەک بۆ نمونە ئەمە نمونەیەک باس بکەم دەڵێ قسەی خۆم دەکەم کورت و کرمانجی حەسەن کرمانجە چی لە دیلمانجی یعنی لەو پێگە بەرزە کۆمەڵاتێکە بۆ خۆی هەیەی لەباری سینایەتەوە بەڵام زمانی لێدوانەکەی زۆر بە ئاشکرا بۆ خۆی دەڵێ حەسەن بە زمانی چینی هەرە خوارەوەی کۆمەلگا قسان دەکا چونکی مەبەستی ئەوانەوە مەبەستی تێگاننی ئەوانەوە مەبەستی ئەوەیە کە ئەوان بێنە ناو ساحە کۆمەڵایەتی و سیاسی. مامۆستایان پێم خۆشە کاتیەوە هاتوو خەندەخان شعرێکمان بخوێن. بەڵێ گەر مامۆستا هاوکارم بێ. خۆشە من نەخۆش و یاری دڵکەش لە ڕێگەی لوتفەوە بمخاتە باوەش پەرێشانم لەبەر زوڵفی بڵات نەخۆش و مەستی ئەو دوو نەرگسی گەش نیشانمدا فیدات بم جووتە خاڵت لە ئەوەڵ نەردا چەند خۆشە دووشەش فیدای زوڵف و برۆ پێڵ و مژۆڵت کەمەندە هەم کەمان هەم تیر و تەرکەش بەدووی ئاهی من ڕەشپۆش هەگەردوون بەڕوو تا خاڵ و پەرچەم بوون مشەوەش حەسەن شوکری خودا ئەوڕۆ کە وەسڵە نەجاتت بوو لە دەستی تاڵعی ڕەش بەڵێ بەو شەرتە خۆشە وەسلی دولبەر کە دەم لە لێ و دەم دەست لە باوەش. دەمخۆش بەڵێ دکتۆر بێگومان پێشەوە قازی محەممەد پەیوەندی کۆمەڵایەتی بە سەیفەوە ئەوەیە سەیف مامێتی بەڵێ بێگومان چوەکو شعر و ئەدەبیات چوەکو خەبات و کوردایەتی چوەکو بیرینەتەوەی حەسەنی سەیفولقوزات کاریگەریەکی زۆری لەسەر پێشەوە قازی محەممەد هەبووە ئەم کاریگەریە لەکەیەوە دەستی پێکرد و چۆن بووە؟ کاریگەری پێشەوەی ئەبولحەسەنی سەیفی قازی لەسەر پێشەوە قازی محەممەد کاریگەرێکی زۆر تایبەتیە ڕەنگە هەموو کەس پەیوەندی مام و برازایەتی هەبێ وەلی ئەو پەیوەندەی وانە بە مام و برازایەتیدا کورت نابێتەوە بەڵکو پەیوەندی مامۆستا و قوتابیە چۆن ئەوەی لە ڕوویەوە دەڵێن لە ڕووی نمونەیەک لە شعرەکانی سەیفولقوزات ئەگەر تەمەشا دەکەین لە نێو ئەو شعرانەی سەیفولقوزاتدا کە نێوی کوردینەیە دەبینین کە دواتر ڕەفتارەکانی پێشەوە تەنانەت لە نێونانی منداڵەکانیدا لە جۆری هەڵسوکەوتی ژیانیدا و لە جۆری خەباتی داوە لە جۆری بەلووتکە گەیشتنی کەسایەتی پێشەوە و ئەو پێشببینی کە نەهایەتەن خۆی ئامادە دەکا بۆی کە لە ڕێبازەکەی خۆیدا تەنانەت ئامادەی چوونە سەرداریش بێ لە ناو شعرەکانی سەیفدا دیارە. بەڵێ مامۆستا مەبەست شعری کوردی نەتاکەی بەڵێ مەبەستم ئەمە نەو شعرەی سەیف ڕاستەکەی بەمانی فێستی شاعیر دەزانم
و ئەگەر ئاماژەیەک بە دەقی شعرەکە بکەین دەزانین کە لە ڕووی ئەو شعرەوە دەزانین کاریگەریەکانی لەسەر پێشەوە قازی محەممەد چەندەیە. حەزەکەی شعرەکە خوێنمەوە بۆ ئەوەی توانین دواتر قسەی لەسەر چەندی ڕێکی بکەین. زۆر باشە. کوردی نەتاکەی ئێمە لە کێوان میسالی دێو دین و دەچین و بۆ مەقەت نەبێ خوددان و خێو خەڵکی هەمی لە باو و لە شارانە کەیف خۆش ئێمە بڵاو و بێسەرماوین لە دەشت و کێو ڕێوانە کەهکەشان و ڕێی ئێمە بەردەڵان جێیوانە تەخت و بەخت و جێی ئێمە بەرد و چێو فکرێ لە حاڵی خۆکەن و بگرین بە حاڵی خۆ هەر بێسەری و عەداوەتی خۆتانە دێتە ڕێو چون دوژمنن دەگەڵ یەک و نیتانەیەکیتی ڕاتان دەدەن بەجارێ لە هەورازێ بۆ نشێو ژێردەستی و ئیتاعی بێگانە تابەکەی شەرمە بۆ لە بۆمە هێندە بژین بێنیشان و نێو مەغموونی هەر معامەلە مەحکومی هەر کەسێک شاهان بە مەحوی ئێمە دەبەستن گرێ و گرێ و هەر کەس کەپر تەواوی حەقی بابی خۆی نەوێ ئەو بێبەشە لە کوردی دەریکەن نەیاتە نێو سەرچوونی تەختی ڕۆیینی سەرداری پێدەوێ خۆشیمە لەو شەهادەتی شێخانە نێو بە نێو ئازادی سەربەخۆیی میری و گەورەیی داوا بکەن بەزار و زبان و ددان و لێو هەر میلەتێ لەلاوە حەقی خۆی بەدەستەوە کوردێکە سەر هەڵێنێ دەڵێن بۆتە سەر بزێ و بۆ وانە هەرچی جوانە لە جێی دێ لە ژن لە ماڵ هەر شاخ و داخە بۆمە کوڕی ڕەش کچی دزێ و هەرچی دەبێ بڵا ببێ حەق هەر دەڵێ حەسەن ئێمە لە ڕێی وەتەن غەمی دەرکردن و جنێو. دەم خۆش کاک حەمیدگە. جا ئەگەر کتێبەکەم بدەیە بە من لە ڕووی دێڕەکانیەوە چەند قسەیەک لەو بارەدا کەم ئەو دێڕایی کە دەڵە کوردی نەتاکەی ئێمە لە شێوان میسالی دێ و دێین و دەچین و بۆ من نەبێ قەت خوددان و خێو ئەوە دەکەن ئەم بیرۆکەیە لای پێشەوا دروست دەکا کە بیر لەوە بکاتەوە کە کوردی ژوەک و باقی گەلانی دی مافیوەی هەیە کە ئیدارەیەک و دەسەڵات و خۆ بەڕێوەبەرێکی هەبێ. دواتر دووبارە هەر لە ڕووی ئەو شعرەوە کاریگەریەکانی لەسەر پێشەوای حەز دەکەم ئاماژە بە دوو دێڕ لەو شعرە بکەم. جێکە ئەوەیە ئەمە زۆر گرنگە دەڵێ سەرچوونی تەختی ڕۆیینی سەرداری پێدەوێ خۆشیمە لەو شەهادەتی شەخانە نێو بەنێو کاتێک پێشەوا دەچێتە سەر تەخت مامی نەماوە دیارە کاتێک پێشەوا لە سێدارە دەدرێ بەڵام ئەوەی لەبیرە و شعرەی مامی لەبیرە کە دەڵە سەرچوونی تەختی ڕۆیینی سەرداری پێدەوێ یعنی کەسێک کە بۆ ئامانجێکی گەورە هەوڵ دەدا دەبێ ئامادەی وەشی هەبێت لە پێناویدا جانی بەختکە بدرێ لە سێدارە جا ئەوەشی زۆر گرنگە خۆشیمە لەو شەهادەتی خۆشیمە لەو شەهادەتی شەخانە نێو بەنێو یعنی واتە ڕێشی بۆی خۆش دەکا مامی کە دەڵێ ئەوە شەهادەتێکی شێخانە و پیرۆزە لێی مەترسێ مادام لە پێناو ئەو مەبەست و ئامانجە گەورەدایە کە خۆت لە پێناویدا هەوڵت بۆ داوە و بە مافی خەڵکی خۆتی دەزانی زۆر ئازایانەش پێشەوا دەچێت دەبەرەوە دێڕێکی دیکە هەر لەو شعرەیدا کە بە ئێمە دەڵێ مامی چەندی کاریگەری لەسەر برازاکەی هەبواتە پێشەوە قازی محەممەدە و دێڕەیە دەڵێ بۆ وانە هەرچی جوانە لە جێ دێ لە ژن لە ماڵ هەر شاخ و داخە بۆمە کوڕی ڕەش کچی دزێ و پێشەوە قازی محەممەد هەم تاقە کوڕەکەی و کوڕی گەورەی خۆی کە زۆریشی بەلاوە خۆشەویست بووە نازناوی کوڕی ڕەشی پێدەبەخشێ کە یعنی ئەوە چارە نووسی ئەمەی کووردە کە تاڵی و ناخۆشی و ژیانی سەختە هەمیش کچی دزێ و عیسمەت خانم ئەویش کچە گەورەکەیەتی لە خۆشەویستی مامی و لەوەی کە مامی یەکەم مامۆستا و مامۆستایەکی گەورەیە ئەمە وا بە ئێمە دەڵێ کە سەیف القوزات کاریگەری زۆری لەسەر برازای واتە پێشەوە قازی محەممەدە بوو. بەڵێ مامۆستای گیان ئەگەر بینە سەرباسی ئەو پۆستانەی کە شاعیر وەریگرتووە لە درێژایی ژیانیدا ئەو پۆستانە چی بوون؟ ئەو پۆستانی کە پێشەوە کە سەیفی قازی هەیبووە یەکەم بە گرنگترین پۆستی
ڕئیسی پەروەردە بووە لە مەهاباد و یەکەم مەدرسە کە دامەزراوە بە ناوی مەدرسەی سەعادەت لە 1922 لەسەر دەستی ئەم دامەزراوە. دواتریش وەکو پۆستی با بڵێن کە پێی دراوە بەس پۆستەکان دیکەی بەڕاستی پۆستی معنەوی و پۆستی ئەدەبی و پۆستی سیاسین هەرچەند لەگەڵ مەسەلەن دەسەڵاتدارانیشدا تەعاملێکی زۆری هەبووە لەگەڵ شێخ محەممەدی خەیابانیدا هەیبووە دەگەڵ لە ناو جنبشی مەشروتەدا وەکو لە ئێرانی زۆر کاریگەری لەسەر کۆی هەلومەرجی ئێران هەیە و هەتا ئێستاش تەنانەت بیرۆکەی مەشروتە کە دەوێت دەسەڵات دابش بکرێ و دەسەڵات بدرێتە دەست خەڵک سەیب لە کەسە کاریگەریەکانە چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی کوردستان. بەڵێ دکتۆر من ئەمێ پرسیارێک لەسەر ئەوە بکەم کە ئەم ینی دوورکەوینەوە لە مەسەلەی پۆست و شتیوای ئەم کاریگەری زۆر هەبووە نەک تەنها لەسەر ناوچەی کوردستان کاریگەریەکەی هێندە کەسێکی ڕۆشنبیر و ڕۆشنگەر بووە کاریگەریەکەی بڵاوبەوە ینی گەشتووە بە هەموو ئێران ینی بە هەموو نەتەوەکاری ناو ئێران نەک تەنها کورد. پرسیارێکی زۆر لە جێی خۆەتی زۆری جوانە ئەوەی کەمە بەحسی کەسایەتی سیف بکەین و بزین لە ئێرانێ کاریگەری سووە. لە کتێبێکی مەسەلا ئێستا لە ئەزغەری شیرازی کتێبێکی هەیە لە ئەگەر بۆم ببیندرێتەوە بەڵێ لە لاپەڕی 486دا بەحسی دەکا دەڵێ سیف نەقشێکی هەبووە لە زۆر کاریگەری هەبووە لە جنبشی مەشروتەدا ئەمە یەک بە زمانی فارسی شعری کوتووە بە زمانی تورکی شعری کوتووە و شعرەکانی بە زمانی فارسی سەر ڕایوای کە هەڵگری تێم و ناوەرۆچێکی زۆر بە پێزن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی زمانیشەوە تەنانە دەوتای بەتمەندیان هەیە و ئەمن دەڵم فرە ڕاهەندا چونچینێ بۆ هێندێک شوێنی دیش سەیف پۆی هاویشتەوە مەسەلەن بۆ نمونە لە تەوفیق ڕەفیق حیلمی لە کتێبەکەیدا بەحەز دەکا دەڵێ پەیوەندی لە نێوان شێخ مەحموود و بڵشویکەکان واتە یەکێتی سۆڤێتی ئەو کاتی ئێڕۆسیەی لە ڕێگای سەیفەوە بووە یعنی نامەکانی شێخ مەحموود لە ڕێوی گەیشتون بۆ خۆی حیزبی محەممەدی دامەزراندۆ لە کاتی خۆی دواتر پەیوەندی لەگەڵ سمایل ئاغای سمکۆ هەبووە لە پەیوەندی لەگەڵ سمایل ئاغای سمکۆدا ئەوەندە لێ دەچێتە پێشەوەندە نزیک دەبێتەوە دەگەڵ تورجانی زادەی کە ئەوەیە پێشنیاری پێدەکا کە تۆ مەبەستت بەڕێوەبرنی ئیدارێکی باشە پێویستە کتێب پێویستیت بە چاپەمەنی هەیە پێویستیت بە خوێندن و خوێندنەوە و نووسین هەیە و هەر ئەوە دێڕە شعرێکی وشە لەبارەی سمکۆدا دەڵێ سمکۆی خوددا کە داوە بە مەساحب و ڕەیس شکری بکەین بە زاڕ و زبان و ددان و لێو مەقسوودی وی ئەمە کە حەقی مە بداتەمە تەکلیفی مەش وهایە فدای بین بە نێرومێ. پێم خۆش بوو ئەگەر دکتۆر شعرێکی فارسی شاعیرمان بۆ بخوێنێتەوە ئێستا باسی ئەوەت کرد کەەوە شاعر پێی وا بووە کەەوە کورد و فارس بران و دیارە لە ئەدەبیاتی کوردی و فارسیدا زۆر لێکچوون هەیە و هەندێک کاتیش ئەو شتە بەرجەستە ئەکرێت لە شعرەکانە. پێمان خۆشەکە قسەیەک لەسەر ئەوە بکەیت و دوجاری شعرێکیشمان بۆ بخوێنیتەوە. ئەوەی کە پەیوەندی لە نێوان کورد و فارس یا کورد و نەتەوەکانی دیکە لە ئێران و تەنانەت لە ناوچەکەش من پێم وایە کورد بەگشتی متعامل بۆ ئێمە لە خوێندنەوەی مێژوو ئەساسەن ئێمە مێژوو زۆر چاک نازانی چونکی مێژوو خۆمان نەونووسیوەتەوە بڕێکش فرامۆشکارین زۆر باشە یعنی دووبارەکردنەوەی ئەو شتانە نەگەوەی کە چرایە کەڵکەین لە ڕابردوودا یا ئاڵایەک لەسەر شوێنێکی بۆ خۆمان دۆزیمانەتەوە کەش بکەین بەڵکو بۆی کە ئەو ئەزمونانە بگەڕێنینەوە ناو ژیانی ئێستامان کێشەیە لە هەموو بەشەکانی کوردستانە هەبوو تۆمارکردن زۆر کەم بووە کەم بووە ڕاستی دا زۆر گرینگە لەسەرۆی ئیش بکرێ بۆچی لەسەرۆی کار بکرێ بۆی کە ببێتە چرایەک ئەو ئەزمونانە ببنە چرا بۆ ژیانی ئێستا و بۆ ژیانی داهاتوومان ڕاستە سەیف ئینسانێکە کە لە هاتوچۆ و دەگەڵ لە تێکەڵبوون و تەعامل دەگەڵ گەلانی تری ئێران چێ فارز وەک جەنابەت باست کرد چێ تورک دەورێکی زۆرەوەی هەیە کاریگەری هەیە و ئەوە دەکرێت ببێ بە مەدرسەیەک بۆ ژیانی ئێستاشمان مەسەلەن لە فارسیدا لەو سەردەمیدا ئەو دەقا بۆ 100 ساڵ حدودی 100 ساڵەوە پێش یعنی دەقێکی زۆر سرنج ڕاکێشە چ لە ڕووی زمانەکەیەوە و چ لە ڕووی ناوەڕۆکەکەیەوە ئەڵە هۆشیار شو ئەی فکر بە این مرحله رو کن هۆشیار شو ئەی فکر بە این مرحله رو کن با دست تجدد از صحن بهاری بستان این گل و بو کن با جمع و تعدد
مانع چ بود در راه عشاق پیوصل ای مرگ فداتم سردادن اول قدم مرحله خو کن کین است حیاتم در سایه این علم شد آزادی ملت ترتیب چنان است زان راه توان برد آبادی ملت مقصود همان است زین پس دیگر همسایه به ما کار ندارد زین پس دیگر همسایه به ما کار ندارد خود در سر کاریم چون بر کمر خیش زده دامن همت نمست و خماریم دەم خۆش مامۆستاگیان ئەگەر پێشمان بڵێ ناوەڕۆکی ئەم شاعرە باس لە چیەکە؟ ناوەڕۆکی ئەم شیعرە دیارە وەک پێدەچێت سەردەمی ئازادی خاهی لە ئێرانێک کە سەر هەڵدەدا چێ لە سەردەمی شێخ محەممەدی خیابانی چ دواتر لە جنبشی مەشروتەدا باس لەوە دەکا کە ئیتر ئەوڵەن لە ڕێ ئازادیدا خەڵک دەبێ خەبات بکە دەبێ حیاتی خۆی لە دەستدانی حیاتی خۆی بەلاوە شیرن بێ و ئیتر دەڵێ بە بەدەستهێنانی ئەوەی کە دەنگەکان بگەڕێنەوە بۆ خەڵک و دەسەڵاتە چەقبەستۆکان دەسەڵاتی خۆیان بدەنەوە بە دەنگ و بە چینەکانی جۆرا و جۆری خەڵک وەکو مەسەر نمونەیەک لە عەدالەتی اجتماعی دەڵێ ئەوە عینی حیاتەوە ئێمە ئێستا بەرەو ئەو شتە دەچین کە ئەوە ئەو پەڕی شادی و بەختەوەری و خۆشببختیە بۆ گەلێک کە بتوانێت بە ئازادی بژی خندەخان شعرێک ئامادەیە بیخوێنیتەوە بەڵێ گەر مامۆستا هاوکارم بێ دەست و پەنجە و خۆش دەبا ساتێکی ساکین بێ لە ناڵین قەلبی خون خوار دەبا تاوێکی فاریغ بێ لە گریان چاوی خونبار هەتاکەی غەرقی سێڵاوی سریشک و ئەشکی خوێنی دەبا جارێ بە گۆشەی چاوی مەیلێکی بکایار بە نایناڵە و بە سینەی چەنگ و تاری غەم مهەیا بوو بڵێن بۆ سەیری ئەم بەسمە دەمێ باوا بێ دڵدار دەرم کەی گەر لە لای خۆت یا گوێنم پێ بدەی ناچم بە زنجیری دووکی سوود چونکە پێبەند و گرفتار دەم خۆش خندەخان دوا پرسیارم دکتۆر دەربارەی حەسەنی سەیفولقوزاد ئەم کەسە دەوڵەمەند بووە گوزەران و ژیانێکی زۆر باشی هەبووە بەڵام ئەم ئێمە ئەیبینین کە لە ناو میلەتی ئێمە بە تایبەتی خەڵکان کە دەوڵەمەندە بن ئەو خەمەنەتەوەی و خەمە نیشتیمانیان نامێنێت وەکو خەڵکانی هەژار و فەقیر بەڵام ئەم جیاواز لە هەموو کەسە دەوڵەمەندەکان کەسێکی زۆر خەمخۆرینەتەوە بووە و دیوەخانێکیشی هەبووە ئەم دیوەخانەی زیشی زۆر جیاواز بوو لە هەموو دیوەخانی ئاغا و شێخ و مەلایانی سەردەمی خۆی دەکرێت باسێک لەو دیوەخانە و لەم هەڵوێستانەی ئەوە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی سەیفی قازیە یعنی ئێستا ئەمن دەسمەوە سەر هەندێک بیرۆرەکانی ئەو بنەماڵەیە دەجارنەوە دەڵێن لە کاتی خۆی بۆەوەی سەدر و سەیف کە برازای بوون کوڕی قازی عەلین بۆی بتوانن بە خەیاڵێکی ئاسوودە بخوێنن کاروانی ئەو دەوڵەمەند بووە لە گوندی وەکو سەرا و جوێگجەلی و برای مابات و ناوچەی مەحاڵی چۆمی مەجید خان کاسبکار بووە لاەنە ئابوووریەکەی چۆن وەدەستێناوە لە ئەوە زۆر زۆر گرنگە لەبارەی سەیفدا بیڵێن کە شاوەرزێکی نمونە بووە یای لە کشت و کاڵدا ئەو کاتی پەروەردەکردنی کرمی ئەبری شەمی هەبووە دارباغی توی هەبووە ئەو بەشەی گرینگە ئەگەر سەر سەوزە باغی ئارەزوو نیزی کە بێتە بەر مەزرای هومێدی تین و وەختی شەواوێ باغێکی گەورەی بنێ باغی ئارەزوو کاریگەری سەیف لەسەر ژیانی خەڵکیش تەنانەت ژیانی خەڵکی سەراو ژیانی خەڵکی جۆگزێلی ژیانی خەڵکی برای مابات و ئەو ناوچەی کە لێ ژیاوە زۆر گرینگە کە سەراو ئێستاشی دەگەڵ بێت لەو گوندانەیە کە لە گوندە مۆدێرنەکانە لە ڕۆی هەڵسو و کەوت و ژیان و جۆری بیرکردنەوەی خەڵک وە چۆن ئەو دیوەخانەی کەسانی چۆن سەردانی ئەو دیوەخانەی ئەو شوێنێکی تاریخیە یعنی دیوەخانەکەی سەیف و کە دواتر محەممەد حوسێن خان لەوێ ئیدارەی ئەو دیوەی دەکات لە سەراوە مەسەلەن بە نمونە ئەو شوێنە
شوێنێک بووە کە جێرە و کێشەی منتیقەی لەباری کۆمەڵایەتی چ لەباری سیاسی چ لەباری ئیداری چۆ لەوێ وە لەوێ چارەسەر کراوە. یعنی دیوەخانەکە وەک دیوەخانێکی سنەتی هەرجێ کۆبوونەوە و نانخواردن نەبووە، بەڵکو لەوێ خەبەرەکان، دواتر هەواڵەکان، دواتر جوڵەکان، دوایە بیرۆکەکان لەوێ گەیشتونەتەوێ و لەوێ ڕێک خراون و دواتر بە خەڵک گەیشتون. تەنانەت دیوەخانە بیرەوەرێکش لەو دیوەخانەی هەیە لە کاتی خۆی جەنابی بارزانی نەمر چەندین جار لەو شوێنە دانیشتنی هەبووە، کۆبوونەوەی هەبووە دەگەڵ بەتاوی دەگەڵ شەهید محەممەد حوسێخانی سەیفی قازی و نمونەی ئەو شتانە ژەگەر تاریخ کتێبەکانی مێژووی هەڵبدەینەوە دەبینین کە جەنابی بارزانی چۆتە ئەو شوێنەواتەوە پێمان دەڵێ کە شوێنێکی مێژوویە. بەزەگەل لە درێژەدا کاتەکە ئەوەندە هەبێ کە بەحسی وەش بکەین کە تەنانەت کۆماری کوردستانیش کە دادەمەزرێ بەشێک لە پاڵ پشتێ ماڵیەکەی سەرڕای کە سەیف خۆی دەوڵەمەندە، خۆی کەسێکی لەباری ماڵیەوە بێنیازە، بەڵام ئەو کەسە بێنیازە تێدەگات سەردانی شێخ مەحموود دەکاوە بەحسب کرد. دەچێتە کن سمایلاغا هاوکاری دەبێ و یارمەتی دەری دەبێ بۆی کە ئەم ئیدارەیە چۆن بەڕێوە بەرێ، دەچێتە تێکەڵ بە جنبشی مەشروتە دەبێ، ئەو بیرۆکە دێنێتەوە مەهاباد، دەچێتە تاران، ئەو بیرۆکەی دێنێتەوە مەهاباد. یعنی با هەمیوەی کە وەکو کوتم تەنانەت کۆماری کوردستانی یەکێک لە پاڵپشتە سەرچیە ماڵیەکانی لەواقعدا هەوڵ و دەوڵ و ئەو نیزامە ماڵیەیە لەباری مادیەوە کە سەیف بەرهەمی هێناوە و دواتر بۆتە پشتیوانی ئەو ئیدارەیە بۆی کە و ئەنجامە گەورەی لێ بکەوێتەوە. بەڵام مامۆستاگیان دیارە باسکردن لەسەر شاعر قسەی زیاتر هەڵەگرێ. ئێمە لە کۆتایی بەرنمەکەیە زۆر سپاسی بە ڕێستانەکەین بۆ ئەو زانیاریانە. دەست و پەنجەی مامۆستا ئامانجیش خۆش، زۆر سپاس. ئەمێ ئاماژەش بەوە بم کە ئەو شیعرانەکە کراون بە گۆرانی بە کاتێکی خێرا کە ئامانج ئاوازی بەدانا ئەو ئاوازەکانیش جێی دەستخۆشیە بۆ کاک ئامانج. بەڵێ ئازیزانم بەم شێوەیە هاتینە کۆتایی دیمانەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان بە گۆرانیەکی جوان کە مامۆستا ئامانج ئاوازی بۆ داناوە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. عشق